بەناوی خوای بەخشندە و میهرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکەن سڵاوتان لەبێت. دروست ساڵی 2010 یەکەمین کەناڵی ئیسلامی کوردی لە هەرێمی کوردستان دەکرێتەوە. کەناڵی پەیام دەبێتە دەنگ و ڕەنجی هاوڵاتیان و پەیامی هاوڵاتیان دەگەێنێ بەدەسەڵات و پەیامی ڕۆشنبیران و نووسەران و شاعیرانیش دەگوازێتەوە. پەیام سەکۆیەک بووە بۆ پاراستنی شوناسی کوردی. پەیام هەوڵی داوە بەردەوام داکۆچی بکە لە مافی هاوڵاتیان و لە مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان. من ئەمڕۆ دەسمە لای بەشێک لە نووسەران و ڕۆشنبیرانی شاری هەولێر، بەشێک لە پەرلەمانتارانی خولی پێشوو، بابزانم دیدیوان بەرامبەر بە کەناڵی پەیام چییە؟ ئێوەش لەگەڵمان ئابن. سڵاوی خوال لێبێ و دەپرسم کەناڵی پەیام لە ماوەی ڕابردوودا کە لە ساڵانی 2010 تاوکو ئێستا بەردەوامە یەکەم کەناڵی ئیسلامی بوو. چەندێک لە پاڵەوەی کە کەناڵێکی ئیسلامیە توانیوێتی دەنگ و ڕەنجی لایەنە جیاوازەکانی دیکەش نووسەرانن، ڕۆشنبیران، ئەدیبان بگوازێتەوە. بەدڵنیایی ئەومە لە دوای ڕاپڕینیان لە 30 ساڵی ڕابردوودا زۆربەی زۆری ئەو کەناڵانەی کە دامەزران و دەستیان بە پەخش کرد هەمووی کەناڵی حزبی بوون. یعنی بە شێوەیەک لە شێوەکان دەکرا بڵین زمان حاڵی حزبەکانی خۆیان بوون. بەڵام ئەوەیە من تێبینی دەکەم لە کەناڵی پەیام، کەناڵی ئاسمانی پەیام، شتێک جیاوازترە بەوەی کە لە خیلالی ئەو ماوە ساڵەی دامەزراوە توانیوێتی لە ڕێی تەنەوەعی بەرنامەکانی و لە ڕێی ئەوەی کە فعلەن لانی کەم بەقەد ئەوەی کە پەیامی حزبی لەو تەلەڤیزیۆنە ڕادەگەێنێ ڕنگدانەوەی داوا و خواست و وەزع و ژیان و گوزەرانی خەڵکیش بێتن. من پێم وایە پەیام تا ئاستێکی باش توانیوێتی تجاوزی ئەو بازنە حزبیە تەسکەی کە پێشتر لە کەناڵەکانی ترا هەبووەوە لە پەیامیشدا هەبووە باشتر خۆی نواندووە و پیشەیانەتر، یعنی ڕەچاوی کاری پرۆفیشناڵانەی ڕاگەیاندن دەکاتن. بەڵام دیسان ئەوە بۆ مانایی نییە کە توانیوێتی ئەو خواستە بێتن کە ئێمە لە ڕووی پیشەیەوە پیشەی ڕۆژنامەگەریەوە دەڕوانینە هەر کەناڵێک ئەوەی کردی بێتن. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو بەرنامانەی کە هەینی من پێم وایە کۆمەڵێک بەرنامەی جوانی هەیە و پێویستیش بەوە دەکا زیاتر تەجاوزی ئەو بیرکردنەوە و تێگەیشتنی حزبی بکە بۆ لەبەرەوەی دوجار ئەو کەناڵە پێویستی بەوەیە چاوی بینەر بۆ لای خۆڕاکیشێ و خەڵک تەماشای بکە. ئەمە لە ڕێی چیەوە دەبێ؟ ئەمە لە ڕێی ئەوە دەبێت کە دەبێ زیاتر بچێتە ناو خواست و ویست و داواکاریەکانی خەڵک، یعنی ڕنگدانەوەی کۆی گشتی ئەو دەنگ و ڕەنگە جیاوازە بێ کە لە هەرێمی کوردستاندا هەیە. بۆی دوجار ئەو پەیامەی خۆیان ئەو چالاکیانی خۆیان ئەو هەواڵانە و کە بڵاوی دەکاتەوە لە کەناڵەکە خەڵکێکی تر بیبینێ. تۆگەر نەتوانی بینەر بۆ کەناڵەکە دروست بکەی، تۆ دوجار ناتوانانی سوود لەوە وەربگری کە پەیام و فکر و سیاست و ڕۆیای خاستن بۆ کەناڵێکی ئیسلامی مەسەرەن باشە، یعنی زیاتر بیگەینە خەڵکەکە. کەناڵی پەیام یەکێک لەو کەناڵانەی کەەوە ناوی خۆی بەخۆیەوە هەرگرتووە پەیامێکی هەیە دەوێت بیگەینێتن. ئەویش وەکو من تێگەیشتم پارێزگاریکردن لە ڕەسەنایەتی کوردەواری و پارێزگاریکردن لە بەها باڵەکانی کۆمەلگا لە سەری هەمووشیانە و ڕەوشتی باڵای ئیسلامەتی لەو دوو پەیامە و لە پەیامی سێمیش لە تەنیشتی دەڕاتن. ئەویش دەنجێکی بوێر و حەقبێژە لە بەرامبەر هەموو ستەمێک و گەندەڵکاریەکە بە دەرحەق بە خەڵکی کوردستان دەکرێت چ لەلایەن حکومڕانانی هەرێمی کوردستان، چ لەلایەن دەرودراوسێت، چ لەلایەن حکوومەتی عێراقیەوە بێتن. تا ئەندازێکی زۆر دەتوانم بڵێم تەلەڤیزیۆنی پەیام سەرکەوتوو بووە لە گەیاندنی ئەو سێ پەیامە. ئەم سێ پەیامەش پەیامی زۆر کاریگەرن و کۆمەلگەی ئێمە زۆری پێویست پێ هەیە. بۆیە من پیرۆزبایی دەکەم لە کارمەندان و لە ستافی تەلەڤیزیۆنی پەیام و هیوادارم کە گەشە بەو سێ پەیامە بدەن بە پێی ئەو باردۆخەنوەیە کە هاتوۆتە پێش
و زیاتر داخوازیەکانی خەڵکی کوردستانی تێدا ڕنگ بداتەوە و زیاتر هەوڵ بدەن بۆ پاراستنی بنەماکانی ئەم کۆمەلگەیە کە ئێستا لەژێر مەترسی هەڵتەکاندایە کارێکی زۆر دەکرێت بۆ داڕوخاندنی بەڵام پەیام ئەو سەنگەرە بەهێزەیە کە لەوێوە پارێزگاری لە بەها باڵەکانی کۆمەلگە دەکات. کەناڵی ئیسلامی بۆ کۆمەلگای کوردی لە ئێستادا چەندێک پێویستە و ئایا لە ڕابردوودا کەناڵە ئیسلامیەکان و بە تایبەتی کەناڵی پەیام توانیوێتی خزمەتێکی بەرچاو بە کۆمەلگای کوردی بکە خزمەت بە مسلمانان و مامۆستایانی ئاینی بکات؟ کەناڵی ئیسلامی بەعموم بەگشتی تایبەت کەناڵی پەیامیش دەستخۆشیان لێ دەکەم زۆر سپاسیان دەکەم پێویستە زەڕورە زۆریش زەڕورە نەک بڵێن زەڕورەت کۆ تا بڕۆ تەماشا هەموو دنیای بکە لە هەر جێگایەکدا دەبینی کە شوێنێک پێشکەوتن بە چاوە خۆی دەبینی باش دەبی بەرەو پێش دەڕوا یعنی شتی زۆر جوان تەقدیمەکەم بریتێلەوەی کە بەڕاستی ئەلامەکەیە دەیکاتن ئەلامێکی زۆر گرنگە دەیکاتن جالۆی بەڕاستی کەناڵی پەیامیش پێویستێکە لە پێویستیەکاندا بەڵکو بگرە بەڕاستی لە زۆر وەوەدا حتا لە ڕووی هەواڵ و لە ڕووی بەرنمەکان و لە ڕووی شێوازی دەربڕینی ئەو شتانی کە من دیتیتەمەوەندێک کە بەبەرچاوم کەتیە بەڕاستی شتێکی زۆر ڕێک و پێک و جوانە پێویستیەکەشی بەڕاستی زەڕورە نەکەرە و کەناڵە تەواوی کەناڵە ئیسلامیەکان بەڕاستی ببینێ لە هەموو دنیادا ئێستا و ئەوەی ئیعلام دەتوانی بیکاتن بەڕاستی شتێکی دیکە پێی ناکرێ یعنی چاوی ئیعلام کەوتیتە سەر هەموو شتێکا زۆر خەڵک جاری وهەیە ناوێ شتێک بکە ناوێری قسەی بکە لە بەرەوەی ئیعلام لەسەر سەریدا واریدا جا ئەو کەناڵە ئیسلامیانش بەڕاستی من دەتوانم بڵێم بەڕاستی بەشێکی ئەو پەیامە جوانەی لە ئیسلامەتیدا هەیە لە قورئان و لە سونەتی صحیحی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم بەڕێی ئەوانەوە داگەویشتووە پاشان ئەو هەواڵە ڕاست و دروست و چاکانەی کە ئەو سیقە و ئەو متمانەی کەناڵە ئیسلامیەکانە دروستیان کردیە بەڕاستی لە جێگای دیکە لەوانەیە بەو شێوازە نەبی ئەوەی هەیە کەوا زۆربەی زۆری هەیە لە ئەنزاری ڕاکێشانی خەڵکە بەڵام فەرقی هەیە لەگەر کەناڵێکەوە عەقیدەی وایە باوەڕی وایە کە دەبێت پەیامێکی ڕاست و دروست بگەینی هەواڵێکی ڕاست و دروست بگەینی دەبێت شتێک پێشکەشی کۆمەلگا بکە کە ئەو شتا خزمەتی تێدابی لە بۆ هاوڵاتیاندا لۆی بەڕاستی من ئەو شتانەی گوتم هەمووی لە کەناڵی پەیامدا دەبینم باش مامۆستاجان بە تایبەتی بۆ مامۆستایانی ئاینی کەناڵی پەیام هیچ دەرفەتێکی ڕخساند و مامۆستای ئاینی تێدا لەو میمبەرەوە لەو کەناڵەوە پەیامی خۆی بگەێنێ و خزمەت بەدی بکە پێشتر ئەمن کە خەتیب بوو بەڕاستی خوتبەم هەبوو پێش ئەوەی لا بدرێن بڵێ ینی ئەوەی بەرچاوی هەبوو زۆر چاک بوو بەڕاستی بەڵام ئێستا ئەوە تقریبان دەکرێت بڵم ئەوە بە کۆڕەخنەیە کە ینی کەمتر ئەوە بە چاو دەدیترێ ئەمن پرسیاریشم کرد حتا گوتیان هۆکارەکە لەوە دەگەڕێتەوە بۆ نمونە کەناڵێکی دیکەی ئاسمانیمانەیە بانگەواز زیاتر بەرەو بە قەزایەکانی مەسائیلی دینی و خوتبە و وتارەکان لەوێن دەرزیاتر پێشکەش و پەخش دەکرێتن بە هەر حاڵ هەر شێوازێک بێ بەڕاستی ینی پێویستە ئەوەی کەوا ئەو ئێستا دەیکە لە هەندێک ڕۆوە کەم برم بە چاکتر و جوانتر دیتیمە یعنی لە ڕووی ئەوەیە کە دەبینی خەڵکێک ناڕەزایی هەیە گرفتێکی هەیە مەشاکلێکی هەیە ئەو گرفتەی ئەو کێشەی ئەو کێشەکە گشتی بیان تایبەتی بی زۆر جاری وهەیە بەدەم خەڵکەوە زۆر جار هاتووە کەیمە خۆمان زۆر جاری وهەیە لە پێش پەرلەمان پێویستمان بێ ئەلام بۆ یەکسەر کەناڵی پەیام لەوێ حاضر بوو باقی کەناڵەکانی دیکەش بەڵام ئەوان بەڕاستی دەورێکی باڵایان هەبووە لە دیفاعکردن لە مامەستایی ڕاستگۆ لە دیفاعکردن لە خەڵکی مەزلوم لە دیفاعکردن لە خەڵکێک کەوا لەوانەیە حەقی خورابی ئەوە توانیانە بەڕاستی دەنجی ئەو بگەینە هەموو گوێی ئەو کەسانەی کەوا جاری وحی نایەنوێ گویان لە هەندێک قسە بێت لە ڕووی ئەو کەناڵەوە پێیان گەویشتە لۆی بەڕاستی من وا دەبینیم کەناڵی پەیامیش الحەمدولله تا ڕادەیەکی زۆر چاک خزمەتی مامۆستایانی ئاینی کردووە و خزمەتی مزگەوتی کردووە خزمەتی حوجرەی کردووە و پێویست دەکا بەڵکو بگرە بەرنامەی زیاتر و جوانتریش دابنێت چونکە کەسێک ئەگەر ناوێک لە خۆی بنێ بۆ نمونە ناوێکی ئیسلام و بەرگێکی ئیسلامی دەبێ خزمەتیش خۆی ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشتریش ببە ئەوەی هەیە ئەوە جهودێکە کرایە بەڵام جهودی زیاتر و هەنگاوی زیاتر کەناڵەکە جوانتر و ڕازاوەتر و ڕێک و پێکتر دەکات. یەکی هەشت کەناڵی ئاسمانی پەیام دامەزرا جەنابی شێت ساڵانێکی زۆرە لە نێو وەرزش جێپەنجە دیارە و لە نێو یاریگاکان بووی ئایا پەیام لەو کاتۆ تاکو ئێستا چ ڕۆڵێکی هەبووە و ئەوەندەی تۆ لە نێو وەرشوانانی چۆن باسی کەناڵی پەیام دەکرێت؟ پێشەم شتێک پیرۆزبایتان لێ دەکەم پیرۆزبای لە خۆشمان دەکەم و کۆرشوان بەڕاستی پەیام نەبیتە مجام لە هەر کاتێک کە پەیام دەبینم یادگاری کۆنترم بێ کە بەڕاستی پەیام
بەبێ جیاوازی کاری کردووە لەوانەیە لە ڕووی مادەوە ئێوە هەژار بن بەس لە ڕووی ئیشکردنەوە زۆر دەوڵەمەندن کادری زۆر جوانتانەیە زۆر دڵسۆزن کاوە جێ دەستخۆشیە من زۆر جار بابرێن هەمجار ئەو قسەیە دووبارەم کردەوە کە دایمەن تۆپی پێ بە ڕاگەیاندنەوە جوانە ئەوجا ڕاگەیاندانە کە پەیام بەڕاستی بەشەکی زۆری جوانی بۆ خۆی ڕاکێشە منش متاکدم بەهۆی دووسۆزی کادیرەکان کادرە مەیدانەکان و ئەوانەی لە ناو پشتەوەی کامیرەشن حتمما دەستخۆشتان لێ دەکەم پیرۆزبایشتان لێ دەکەم هیوادارم پەیام بەردەوام بی لەو پەیامەی کە لە ڕابردوو پێشکەشی کردیە یان بابرین خزمەتی وەرزشی کردیا من هەر ئەوەندە قسەی دووبارە دەکەمەوە لەوانەیە لە ڕووی مادیەوە لە جیاواز لەگەر کەناڵەکانت کە ئێوە دەست کورد بن یان مادیان زۆرەوە من بەس لە ڕووی ئیشکردنەوە ئێوە زۆر دەوڵەمەند زۆر باشە بحکمی ئەوەی پەیامنێرمان کاک حوسێن زۆرتر لەگەڵ ئێوە بووە راپۆرتەکانی یان بەشی وەرشی پەیام چۆن هەڵدەسەنجێنێ وڵا بە شخصەنەی نەکەین بەس کاک حوسێن بەڕاستی پەیامی جوانتر کردیا فترێکی زۆرشە کاک حوسێن دایمەن لە زۆربەی زۆری یاریەکانی ئەوەی من کە بابرێن وەکو ڕاینەر بوومە ئامادە بووە متاکدیشم لە زۆربەی زۆری یاریەکان بابرێن تەختەیەکی باشی کردیا بەس بە شێوەیەکی گشتی پەیام بە دڵسۆزانە ئیشی کردیا بە وەرزشوانانە ئیشی کردیا بەدەر لەو ئینتیمایەکە هەیەی یان لەو خۆی تەسک نەکردەوە لە چوارچێوێکی گسکەی حیزبەتی یان هەر ناوشکی لێدەنێ منەوە دەدەرم پەیام بە وەرزشی ئیشی کردووە هیوادارم لەسەر ئەو پەیامەی یان لەسەر ئەو ڕێچکەی بەردەوام بێت دووبارە و سێبارە پیرۆزبایتان بێت کەناڵی پەیام ئەوەی ڕاستی بێ بە ژێرەی ئەو ئیمکاناتەی کە بەردەستیتی ئەو توانایەک هەیەی توانێتی پرۆفیشنەلی وەکو دەستگایشی ئەعلامی سەنجی خۆی ڕابگرێتن و ڕۆڵی خۆی ببینیتن لە ناو جەماوەرەوانش بەڵام هەموو ئەعلامێک هەموو ڕاگەیاندنێک اعتماد دەکاتە سەر ئیمکاناتی مادی هەر کەناڵێک بەخۆت بیتن کادیرەکانی کادری بەتوانا و بەرزەستە دەبن و دەتوانیتن پەیامنێری لە هەموو شوێنەکان هەبیتن دەتوانی زیاتر بە ئەخبار بڵاو کاتەوە دەتوانی زیاتر بگاتەوەی بەڵام بەداخەوە نەک پەیام زۆربەی کەناڵەکانی ئێمە لەو ئاسەدان یعنی ئەو توانە مادیە و ئەو شتانیان بەردەست نییە وەکو پێویست وەکو کەناڵەکانی تر کە بتوانن پەیامنێر لە هەموو شوێنێک پەیامنێریان هەبێ بتوانن دەبوو دەست ئەخبار بگەینت بتوانن ئەو شتە بکەن بەڵام بە ژێرەی تواناکانی خۆیان پەیام توانیتی هەر وەکو بە ناوی لە ئسم عەلام سەمایە پەیام توانیتی پەیامی خۆی بگەینێتە جەماوەر بگەینێتە خەڵک وەکو ناڵێم بڵێم وەکو پێویست بەڵام ئەوەی لەسەریانە وەکو ئەرک لایان کردیا بە جوانتریشیەوە لە پرسە سیاسی و نیشتیمانیەکان پەیام ڕۆڵێکی بەرچاوی هەبووە پەیام تەبیعی وەکو دەستگایەکی ڕاگەیاندن ڕنگدانەوەی ئەو سیاسەتەیە کە لە پشتەوەیتی لە پشتی ئەو ڕاگەیاندنەیە ئەلبەتە سیاسەتی کۆمەڵی دادگەری سیاسەتێکی با بڵێن هێمنانە و زۆریش پرۆفیشنالی زۆر بە شێوەیەکی و سەنگ و ڕەنجی خۆی لە ناو خەڵکدا دایتەوە ڕاگەیاندنەکەشی ئەعلامەکەشی وەکو ئەو سیاسەتەیە لە ناو سیاسەتی با بڵێن کۆمەڵی دادگەری لە ناو پەیامدا ڕەنجی داوەتەوە ئەوە خۆی لە خۆیدا سەرکەوتنێکە بۆ ئەو دەستگا ڕاگەیاندنەی کە نوێنەرایەتی ئەو ڕەوتە سیاسی دەکاتن کە لە پشتێتی حەزی لە ساڵیادی کەناڵی پەیام دەپرسین کەناڵی ئیسلامی چەندێک زەڕورە بۆ کۆمەلگای کوردی بە تایبەتی کە پەیام لە ساڵی 2010 ئەو کاتێک کراوە یەکەم کەناڵی ئیسلامی کوردی بوو بۆ ئێستا و بۆ ڕابردوو کەناڵی ئیسلامی چەندە زەڕور بوو و چەندە زەڕورە
طبیعی ئەو پرسیارە دەمان باتە سەر گرنگی ڕاگەیاندن ڕۆڵەشی زۆر گەورە و زۆر خەتەر و زۆر گرنگی هەیە ئەوڕۆکە لەو زمانی بە تایبەتی چونکە ئێستا ئەگەر بازاری سیاست بی بازاری ئابووری بی بازاری ململانێ فکریەکان بی لە دنیاە لە ڕێگەی ڕاگەیاندنەوە ئەنجام دەدرێتن ڕاگەیاندنی ئیسلامیش زۆر پێویستە لە بۆ کۆمەلگای ئیسلامی چونکە بەڕاستی کۆمەلگای ئیسلامی تامەزرۆی ڕاگەیاندنێکی هادیف بوو ڕاگەیاندنێکی موەجه بوو لە بۆ ئەوەی بتوانن تێنیەتی خۆیان لەو بوارەدا بشتێنن لە کاتێکی زۆر گرنگ کەناڵی پەیام هاتە مەیدانی ڕاگەیاندن لە کاتێکدا خەڵکی موسڵمان ئەگەر بانخوازە ئەگەر وتاربێژە ئەگەر بیرمەندە ئەگەر ئەوانەی خولیایی ئیسلامن ئەو هونەرمەندانەی کەوا بەرهەم و بلیمەتیان تێدایە کەناڵی پەیام لە کاتێکدا هاتە مەیدان تانی تێنیەتی ئەو هەموو خەڵکە بشتێنی ئەو خەڵکە زۆر تامەزرۆ بوون لە بۆ ئەو کارە ئەمن داوا دەکەم لە خوای تەبارەک و تەعالا ئەو کەناڵە بەردەوام بن خوا ئیستقامەتیان بداتێ زیاتر خۆ بە پێش بێخن زیاتر ئەو خۆکارانەی کەوا تازە دێتە دنیاە و وەدەستی بینن و بەکاری بینن لە بۆ پێشخستنی ئەو کەناڵە لەبەر وەی خەڵکەکی زۆر ئەوی ئەم بزانم متابعی ئەو کەناڵە دەکاتن لۆیە ئەو خەڵکانی کەەوە ئەو کەناڵە بەڕێوە دەبن بەرامبەر بەرپرسیارەتیشی زۆر گەورنە دەبی نابی لەو ئاستە بمینێتن هەرچەند ئێستا ئاستەکەی ئەلحەمدوللا زۆر بەرزە بەڵام دەبی ئاستەکەی بەرزتر بیتن لە بەوێ ڕۆژ بە ڕۆژ تەحەدا و ململانی و بەرەنگاری ئیسلام دەکرێتن بە هەموو نەوعەچی لە هەموو لایەنەچی خاصەتەن کەناڵی پەیام یا هەموو هەر کەناڵەکی ئیسلامی ئەوڕۆکە گرنگیەکەی لەوەیدایە وەکو بلێی بەعدەشی دیشی بۆ پیا بووە ئەو کەناڵانە لەگەر کەناڵەکانی میدیا و تۆڕەکانی کۆمەڵایەتی تێکەڵ دەبیتن لێرەدا ئەوانەی کەوا جۆبیستی یا جۆگری یان ئەوانەی تەماشای ئەو کەناڵە دەکەن ژمارەکەیان ئێستا بە هەزاران زار زیاتر بووە بۆیە بەرپرسێریتی ئەو کەسانی ئەو کەناڵانە بەڕێوە دەبن ئیوانیش بەدەیان زار دەبی خۆیان بە پێش بێخن خۆیان تەتویر بکەن هەتا بتوانن لە ئاستی ئەو تێنیەتی بن کە بانخواز و وتاربێژ و خەڵکی موسڵمان پێویست پێیتن. مامۆستا دەپرسم کەناڵی پەیام توانیوێتی بەرپرسیارانە مامەڵە بکات و بەرپرسیارانە هەواڵ و زانیاریەکان بگوازێتەوە دیارە کەناڵی پەیام یەکێکە لەو کەناڵە دیارانەی هەرێمی کوردستان کەناڵ ئاسمانێ دیارانەی هەرێمی کوردستان کە بە بایگراوەندێکی ئاینی چەندین ساڵە خزمەتەکە ئەتوانم بەڕاستی من چەند لایەنێکی زۆر ئەرێنی و ئیجابی ئەو کەناڵە ئاماژە پێ بکەم. یەکەم لایەنی ئەوەیە کە بەڕاستی کەناڵی پەیام ڕۆڵێکی زۆر گەورەی بووە لە پاراستنی ئاین و کولتور و دابوونەریتی کۆمەڵگەی کوردی وەکو باگراوەندێکی ئاینی لە پرۆگرام و بەرنامەکانیان تەنانەت لە هەواڵەکانی و جۆرێتی پیشاندانی هەواڵەکانیان کە ئەمە هەم یەکێکە لەو پرەنسیپ و بنەما ڕەوشتی و ئیتیکیانەی میدیا کە پێویستە هەموو کەناڵێک ڕەچاوی بکە کە ئەمە لە کەناڵی میدیای کەناڵی ئاسمانی پەیامە هەیە. یەکێکی تر لەو بنەما و پرەنسیپ و بابەتانە بەڕاستی کەناڵی پەیام ئەوەیە کە لەگەڵ خەموو ئازارەکانی هاوڵاتیانە بووە خەڵکا بووە کەناڵێک بۆ لە ناو جەماوەرا بووە توانێتی تا ئاستێکی باش بێتە بە دەنگ و ڕەنگی جەماوەر لە سەردەم وێزگە دیارەکان وێزگە سیاسی سەربازی تەنانەت لە پرسە کۆمەڵایەتەکانی شام
وە لەو چوارچەوەیە توانیوێتی هەوڵ بدا کە هەواڵ و زانیاری بەسوود وە گرنگ و ئێستایی کە بەهاکانی تیاوێ بۆ کۆمەڵگی کوردی بڵاو کاتەوەوە کاریگەریشی هەبێ لە ڕووی هەرێنیەوە لە سەرتاکی کۆمەڵگی کوردی. دیارە کەناڵی ئاسمانی پێیان لەو ڕوانگەیەوە کە خۆی کەناڵێکی ئاینیەوە ئەو سیفەت و خەسڵەت و تایبەتمەندیانەی کە لە ڕۆژنامەنووسێکە پێویستە هەبن ئەوە هەر بۆ خۆی ئاینی پیرۆزی ئیسلام بەڕاستی ئەمری پێکردوون وەکو ڕازگۆیی وەکو بوێری وەکو ئازایەتی وەکو لە بەری خەڵکا بوون وەکو بۆ نمونە بەدەم و خەڵکەوە چوون وەکو هاندان بۆ هاوکاری برایەتی و خۆشەویستی هەتا دوایی ئەمانە کۆمەڵە پێوە و بنەمایەکن کە پێویستە لە ڕۆژنامە سابن بۆ خۆی ئەوە هەر لە ڕوانگەیانی پیرۆزی ئیسلامەوە پێویستە هەموو تاکێکی مسلمان هەیە بێ دیارە ئەوەش ڕەنگی ئاواتەوە لەسەر ڕۆژنامەنووسەکانی کەناڵی پەیام و لە خودی بڵێن کەناڵ ئاسمانی پەیامیش لە ناو پرۆگرام بەرنامەکانیە کاوەجێ دەستخۆشیە. بۆ پەرلەمانی کوردستان پەیام توانیوێتی دەنجی لایەنەکانی دیکەش بگوازێتەوە ئەنی وەکو کەناڵێکی هەموو لایەن ینی هەمووی بەی خۆی بزانێ وا بۆ لە ڕابردوو خۆی لە ڕاستیدا ڕاگەاندن ئەوەیە کە ئی هەمووان بێ هەینەک ئیلایەنێک یانی حزبێک ینی کۆمپانیایەک ینی ئەوانەی کە جگە لە بازرگانی ینی دەبێت دەنگ و ڕێنجی کۆمەلگە بگوازێتەوە ئی خەڵک مەتاڕیبەکان بەڕاستی ینی ڕاگەاندن ڕۆلی گەورە دەجێڕی مەسەلەن ئی بیستێن ئی بینین و ئی نووسین ینی ئەو سێ زۆرە کە ئەگەر بێت و بە ئەنی شێوەشە پرۆفشنال ئیش بکەن بەڕاستی بۆیە کەناڵی پەیامیش بەڕاستی ئەوەی کە لەو چەند ساڵەی کە پەرلەمان بە پێنج خولەکەیەوە ڕا هەمیشە مەسەلەن ئامادەی هەبووە هاتوونەتە پەرلەمان هاتوونەت هێشێتی پەرلەمانتارانی کوردستان وە لە زۆر شوێنی کەش سەرزماداتێکم بە دوواداچوونمان بکردەوە ڕۆلەشی باشی هەبووە ینی بە دوای پرسەکان داچووە ئەو پرسە گەنگانەی کە لە ڕۆژ هەبووە یاخود پرسی استراتیژی نەتەوەی و نیشتیمانیش هەبووە لە هەموو ڕێکەوە بۆیە ئەمە هەنگاوێکی زۆر چاکە و قسەکردن لەگەڵ خەڵکانی جیاواز ینی بیر و باوەڕی جیاواز هەتا لەسەر خۆشیان مەسەلەن لەسەر کۆمەڵ ینی دادگەری ینی ئەوانە شەمە پرسوڕیان کردووە بەوەی کە تێکەریەک پەیدا دەبی و ئەو ڕاگەاندنی سوودی وەردەگری و خەڵکیش تاموچێژشکەی هەیە کە بەو شێوە وەڵام دەدرێتەوە چارەسەریەکان و هەرکەس بەڕنامەی خۆی و هەرکەس دید و بۆچینی خۆی لە ینی لە پرسە نیشتیمانیەکان پەیام ڕۆڵی خۆی هەبووە بەڕێ خەم باسم کرد خۆی زۆر جار هاتوونە کە شتێک لە گۆڕێ بووە یەکسەر هاتوونە تەلەفۆنیان کردووە هاتوونەتە یەشێتی پەرلەمانیا هەر شوێنێکی کە دەبینم لە کەناڵەکە خەرشی جیاواز لەسەر پرسەکە قسان کردووە و ڕۆڵیشان هەبووە و ڕۆڵ پرسەکەشیان بەجێرەی ئەو ڕاوبۆچنی ئەو کەسە بڵاویشان کردوتەوە و تێر و تەسەریشان کردووە ئەمە هەنگاوێکی باشە یعنی نابێ ئیسان دەبی وەکو تاک وەکو ڕاگەاندن وەکو کۆمەلگا وەکو بەرپرس دەبی قسە بکرێ ینی ڕێی بدرێ نەک خۆت ینی دائیمەن بچی لە شوێنێک هیچ بڕیار نەدەی هیچ قسەیەک نەکەی ڕێی خۆت دەرنەبڕی یعنی تێکەلێشی ئەوها دەبی هەوی لە نێوانی کۆمەلگە و دەسەڵات و ڕاگەیاندن و حیزبەکان و هەموو چین و توێژەکان بۆ ئەوی هەموو لایەک سوودی لێ ببینن و بتوانن مەسەلەن لە هەر پرسێک ڕاستەڕێ بکەن لە پرسی یەکسانی لە پرسی دادپەروەری لە پرسی دەسەڵات یعنی لە ڕاستەڕێکردنی حکومداری یعنی ئەو ڕۆڵە ینی سیرما کوردە کەناڵی پەیامش بەشدار بە لەو ڕۆڵەیە دەستخۆشیانێ دەکەین. خاڵی شتریش بەڕاستی بەلای منەوە زۆر گرنگە بێسەروبەرێکی زۆر لە ڕووی ڕێنووس و زمان و دەستەواژە و چەمکەکان لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن هەستی پێ دەکرێت ئەوەندەی من دیقەتم دابێەوە پێشی ئەوەی بشێن بەڕاستی بڕێک بە خێرایی سەرنجێکی چۆنیەتی بەکارێنانی ڕێنووس و زمانم کرد لە کەناڵی ئاسمانی پێیام تا ئاستێکی زۆر لە کەناڵەکان باشترا ڕەچاوی کردووە بەڵام دیسان گرفتمان زۆرە لە ڕووی بەکارهێنانی زمانی کوردی. باش باسی بینەرت کرد لەگەڵ دروستبوونی دەیان کەناڵی دیکە کە بە پاڵپشتی حزبیەوە بوونە میدیای سێبەری حزبی بەڵام پەیام سیاسەتێک گوای کرد بوو کە پەیام بینەری خۆی لە دەست نەدات و بینەری خۆی هەر هەبێتن
لەگەڵ دروستبوونی دیان کەناڵی دیکە. من پێم وایە مەسەرەن ئەوانەی کە بیر لە دروستکردنی کەناڵی دیکەی سێبەر دەکەنەوە نقطەی زۆفیان ئەوەیە کە ناتوانن ئەو کەناڵانەی کە هەیەە وا لێ بکەن بیبنە ئەو ئاستەیانی هەم لێک کاتدا هەم ڕووی حزب بێ هەم ڕووی جەماوەریەکەی بێتن. بەڵام مەسەن پێیان کە دێ بیر لە کەناڵی دیکەی سێبەر ناکاتەوە و هەر ئەوێ خۆی لێک کاتدا هەم وازیهەی حزب بێ هەم وازیایی خەڵکیش بێتن ئەوە خاڵێکە کەوای کردووە لە ڕووی بینەرەوە ئەو بینەرە لە دەست نەداتنەوە بەعکسەوە زیاتریشی بکاتن. دواتریش بە نەیشارینەوە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی موسڵمانە و ڕوئیا و تێگەیشتێکی ئیسلامیانە و مسلمانانەی هەیە لە بۆ کولتور لە بۆ سەقافە لە بۆ ڕۆژێن. بەڵام دیسان دەبێ ئەگەر کەناڵێکی ئیسلامیش بێ من ڕئیم وایە تا ئاستێکی زۆر تەجاوزی ئەو عەقیدە دینیش بکاتن. یعنی ئێمە مادام باوەڕمان بە فرەیی و بە جیاوازەکان و بە پێکەوە ژیان هەیە ئەبێ زۆرجار دەنگ و ڕنگ و خواست و ئەو دیمەنانی ئەوانیش کە یعنی هەیەە بیگوازینەوە. بە دروستی پەیام با بڵێم زۆر بە ڕاشکاوانە مامۆستا پێم بڵێ پەیام لە داهاتوو چی بکات و دەبێت چی بکە بۆ ئەوەی بینەر بۆ خۆی زیاتر کۆ بکاتەوە سەرنجی زیاتری هەوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ لای خۆی ڕابکێشێت. یعنی ئەمە پرسیارێکە بەڕاستی ئەگەر ئەو ڕئیانە بە حەد احتیبار وەربژیرەوە ئیشی لەسەر بکرێ من پێم وایە ئاسان نیە زۆر قورس نییە بەڵام ڕەنگە لای ئەوانەی کە بڕێک بیرتەسکانە بیر دەکەنەوە قورس بێتن لەوەی کە تۆ چۆن تەجاوزی ئەو بیر و تێگەیشتن و فکرە ئیسلامیە دەکەی کە تۆ باوەڕت پێی هەیە. بەڵام لە کاتێکدا ئێمە لە کوردستاندا خاوەنی کولتور فەرهەنگ سەقافەتێکی کوردەواریانەی خۆمانین. ئەگەر چی مەسەن ئەو سەقافەت و کولتور و فەرهەنگە کوردەواریە زۆر متعارض نییە لەسەر لەگەڵ بنەماکانی ئیسلامی. بۆیە پەیام ئەبێ دان بەواقعی کۆمەڵایەتی کولتوری فەرهەنگی کۆمەڵگاکە دابنێەوە لەسەر ئاستی تێگەیشتنی خەڵکەکەی و بە لە بەرچاوگرتنی ئەو تێگەشتنی خۆیەتی ئەو ڕوئیای خۆیەتی ئیش بکاتن و کار بکاتن. ئەمە لە ڕۆ سەقافیکەوە بەڵام خۆ دوزار کەناڵی پەیام وەکو هەر کەناڵیشتکە کەناڵێکی سیاسی هەواڵ ریپۆرتاژ ینی دەگوازێتەوە. بۆیە مەسەرەن جیاوازی نەکردن لە نێوان لایەنە سیاسیەکان لە گواستنەوەی خەبەر لە بەدواداچوون لە دروستکردنی راپۆرت لە وەرگرتنی ڕاو سەرنجی خەڵک لەسەر کۆمەڵێک باری سیاسی ئابووری مرزنی ئەو ڕئیانە تەنیا زۆر متابق بن لەگەڵ ڕوئیایی ئەو عزبێ ئەو کەناڵە بەڕێوە دەباتن. من پێم وایە ئەمانە خاڵی زۆر گرنگن ئەگەر لە بەرچاوگرێ دواتر ئەوانەی کە دەیانێنی دیداریان لەگەڵ دەکا. هەرچەندە من تا ڕادێک پێیام هەستم کردووە بینیویشمە مەسەن خەڵکی ڕێی جیاواز بۆچوونی جیاواز تێڕواین جیاواز باشە دێنێتە سەرشاشەکەی و دیداریان لەگەڵ دەکرێت و چ لە بواری سیاسی چ لە بواری کۆمەڵایەتی لە بوارەکانی دیکەی پەروەردەی ینی ئەوەش بکرێتن باشترا. باش دو پرسیارم ئەوەیە چەندێک لایانی مادی هۆکارە لۆ ئەوەی کەناڵ بتوانێت هەنگاوی باشتر و چاکتر بهاوێت. من بخۆم دوو تێگەیشتنم هەیە لەسەر ئەو مەسەلەیە. ئەوە هیچ ڕئیشی حام هەیە هیچ کەسێک ناتوانێت کۆڵی لەوە بکە کە لایانی دارایی لایانی ئابووری یەکێکە لە کۆڵەکە هەرە ئەساسیەکانی سنجینی و بەرەو پێشچوون و سوقلی ئەو کەناڵە. بەڵام دوزاریش من پێم وایە خەمخۆری و مەسەلەن زەوق و هیوایەتی ئەو کەسانی کە لە کەناڵەکە ئیش دەکەن زۆر ڕۆلی گرنگی هەیە. بۆیە دوزار من پێم وایە هەردووچیان یعنی هەم خڵق و سەلیقەی ئەو کارمەندانە ئەو ڕۆژنامە نووسا ئەوانی کە لە پشتی کامیرەوەن باشە و لایەنە ئابوووریەکەش دەور و کاریگەری زۆر زۆری هەیە و زۆربەی ئەو کەناڵانی کە ئێستاش دامەزراون ئەگەر دیقەت بدەیت کارمەندەکانیان ئەوانی لەوێ ئیش دەکەن بە بەراورد لەگەڵ ئەو کارمەندانەی ئەو ڕۆژنامە نووسانی لە کەناڵەکانی دیکەی حزبی
باشە کار دەکەن جیاوازێکی زۆر هەیە لە ڕووی موچەکانیانەوە یعنی موچەی کەناڵێکی باشە ئەوەی کە پێی دەڵێن سربەخۆ ئاهلی نازانم باشە موچەکانیان چەند بەرامبەرە لەگەڵ موچەی ڕۆژنامە نووسێک کە لە کەناڵێکی ئەزمیش دەکات. پەیام توانیوێتی وەکو پێویست ڕۆڵ ببینێ لە پارێزگاریکردن لە کەلتور و شوناسی کوردی؟ ئەتوان بڵێن بە شێوەیەکی گشتی ڕۆڵی تەلەڤیزیۆن لە نێو کۆمەلگا لە پاشەکشەدای نەکەر پەیام باقی تەلەڤیزیۆنەکانی تریش سۆشیال میدیا زیاتر کاریگەری ئەرێنی و نەرێنی لەسەر کۆمەلگا دروست کردووە بەڵام لە نێو تەلەڤیزیۆنەکاندا هەموو ئەو کەسانێک کە دەخەم خانەوادەی خۆیاندان زیاتر بەرەو کەناڵەکانی وەکو کەناڵی پەیام دەسن نەک کەناڵەکانی تر لەو ڕۆ دەتوان برێم کەناڵی پەیام بە بەرنامە هەمە چەشنەکانی بە ئەو هەواڵە هاوسەنگانەیە کە پێشکەشی دەکا بەم خیتابەت زەری ئەیکەهێتی لە ڕووەڕبوونەوەی گەندەڵی و ستەمکاری سەرنجی زۆری هاوڵاتیان هەرێمی کوردستانی ڕاشێشاوە. لە ماوەی ڕابردوودا توانیوێتی دەنگ و پەیامی جیاواز لایەنەیە جیاوازەکان خەڵکی جیاوازی هەرێمی کوردستان بگوازێتەوە وەکو خۆی بەڕاستی بەڕاشکاوی باش بە حاڵی خۆمەوەندەی چاودێری تەلەڤیزیۆنەکانی تریشم کردو تەلەڤیزیۆن پەیامیشم کردو پەیام جیاوازی نەکردووە لە میوانداریکردنی دەنگە جیاوازەکان بەڵکو دایمەن سوور بووە لەسەر ئەوەیە کە هەموو دەنگەکان پەیام بە منبەری خۆیان بزان بتوان لێ بیرۆڕەکانی خۆیان بگەین بە کۆمەلگا لە کۆتایشدا خەڵک و بینەرانن کە هەڵسەنگانە دەنگەر بۆ ئەو بیرڕانە کە تا چەند بیرڕاکانیان قبول یا قبول نییە بەرنامە سیاسیەکان و بەرنامە شۆڤەکاریەکانی پەیام بەردەوام منبەرێکی کراوە بوونە بۆ هەموو ئەکادیمی و بۆ هەموو سیاسیەکان و بۆ هەموو توێژەران کە لەوێەوە بیرڕا باشەکانی خۆیان بە کۆمەلگا بگەێنن. بۆ ساڵانی داهاتوو پێشنیارەت چیە پەیام چی بکاتن؟ هیوادارم پەیام زۆر زیاتر زەخت بکاتەوە لە مەسەلەی ڕەسەنایەتی و پارێزگاریکردن لە شوناسی گەلی کوردی موسڵمان کە ئێستاش هەڵی گرتووە بەڵام زیاتریش قوڵی بکاتەوە بەڕێ ئەم سەنگەرەشی زۆر گرنگە خاڵی دۆمیش بەردەوام بێتن و بە زمانێکی حەق بێژانە و ڕوون و ڕاشکاو لە ڕوبەڕبوونەوەی ستەمکاری و گەندەڵی لە هەر لایەنێکەوە ئەنجام بدرێت. دەپرسم ئەی کەناڵی پێیان بۆ ساڵانی داهاتوو چ بەرنامەیەک بکە یان زیاتر بەرنامەکانی بەس ئاراستەیەک بێتن؟ بەڵێ وڵی ئەمن پێم خۆش ینی برین بۆن منە ئێمە هەندێشت دەرێن ئەوەی کە ئەمە دەیبینین لە ناو کۆمەلگا و لە ناو خەڵکدا ینی بەڕاستی پێویستە ئێستا ئەگەر بۆن منە زۆر جاری وا هەیە محازەڕەیەکی کورتیش بیان شتێکی چەند دقیقەیش بی بۆن منە کە مناسبەیەک دێتە پێشەوە زۆر تەرکیزی لەسەر بکرێتن بۆن مناسبەی ڕەمەزان دێتە پێشەوە زۆر پێویستە زۆر زەرورەکە ئەو پەیامە لە زاری چەندین مامەستاوە ببردێت چکە هەر کەسە دیدیا ڕوئایەکی خۆی هەیە دەربارەی ئەوەی کە قسەی دەکات پەیامەکەی چۆن دەگەێنی لەوانەیە خیتابەکە بە یەک کەس کافی نەبی یعنی بۆن منە بڵێن شتێکی دیکە دێتە پێشۆکو مانجی مەولود بۆن منە چەند کەسێکی حەقبێژی ڕاستبێژی جوان کە قسان دەکەن قسەکانیە پاراوە یعنی دەتوانن ئەو پەیامە بەڕاستی بگەێنن نە بەلایەنی توندڕەویەوە نە بەلایەنیشی ڕەویەوە دەتوانن زۆر جوان ئەو پەیامە بگەێنن خزمەتی پێغەمبەر پێ بکەن صلی الله علیه و سلم لەو مانگە زیاتردا یعنی مەوجە بە کورتی مناسباتەکانمان زۆرە پێم خۆشە کەناڵی پەیام لەو ڕوەوە زیاتر تەرکیز لەسەر ئەو مناسباتانی کە ساڵانە دێنە پێشەوە زیاتر تەرکیزی لەسەر بکە ئەوانم مەبەستە کە قەزای ئاینین قەزای دینین یعنی مەسەلە ئێستا زۆر جاری وایە خەڵک ئیسرا و میعراج دێتە پێشەوە هەر کەس ئاگاشی لێ نییە لەبەر چ لەوانەیە لە ئەخبار بە دقەیەکدا باسی دەکرێ و دەڕواتن نا بە بەرنامەی لەسەر بکرێ بە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو معجزاتی هەبووە لەو قەزیە گەورەیە کە ڕووی داوە نیشانی خەڵکیدا تێدا بدرێتن یعنی هەندێک شتێکی زۆر جاری وایە فەرامۆش دەکرێت لە عیبادەت و لە تاعەت و لەو شتانە ئەوانەش هەمووی پێویستە مەسەلەن بەرنامەی لەسەر بکرێتن بوون منە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ڕۆژوبوونی و نوێژکردنی و شەو نوێژکردنی و ژیانی لەگەر خێزانەکانی ئێستا گرفتی خێزانی ئەمە لە ناو کۆمەلگا چەند زۆر گرفتی خێزانیمانەیە دەورە مقارنەیەکە بە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بزانم چەند کەم دەبێتەوە گرفتی خێزانی لە ناو کۆمەلگادا ساڵانەکە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەبینی ئیحسایەت دەرەکرێت نسبەی تەلاق چەند زۆرە من غەمی ئەوانە بۆن منە بەدواداچوونێک بکرێت لەسەر ئەو منداڵانەی کە پاشی تەلاق تو بزانە ئاساری چی لێ دێتن یعنی بەڕاستی زۆر شتێ پێویستە لە ڕووی ئاینیەوەدا یعنی کراوە هەندێک شتێ پێش ئەوی ڕووبدا بەری لێ گیراوە تێدەگەی
و هەندێشت هەیە کە ڕوویدا و ئاساری خراپی بە دیار کەوتووە خراپەکە یعنی وەکو برێن ئەگە درامایەکیش بی نیشاندرا وەکو مامەستایەکی ئاینی قسەی لەسەر کردوی نیشاندرایە وەکو نووسینیش بی وەکو ئیعلامیش بێ و بە دوواداچوونی لۆ بکەن تەماشاکەن ئاساری خراپ کە بەجی دێلی بەڕاستی تەسیری و کاریگەری هەیە جا لێ بۆ نمونە ئەتوو هەندێک قەزایە هەیە کە ڕوویدایە نیشانی خەڵکی دەدەی لەوەی نییە کە مەساتە غەمی پێ بخۆ گرفتی لەبی لۆی لە کۆمەلگاشتی دی کە ئەوها دووبارە نەبێتەوە لۆی ئەوەی بوو بە زەحیە ئەو جارە ببێ بە دەرسێک لە ئەو کەسانەی ئەو شتیان جارێکی دیکە لە ژیاندا لێ دووبارە نەبێتەوە بۆی بەڕاستی چاوی ئەلام زۆر گرنگە ینی بەڕاستی قەنەعاتی من وایە ئینسان بێت بە هەموو ڕێگەیەک بە هەموو شوێنێکدا بڕۆ پرسیار لە هەموو کەسێک بکە لە حوجرەکان لە مامۆستایەکان لە مناسەباتەکان لە ناو بازارەکان لە دوکاندارەکان لە هەموو شوێنێکدا بەرنامەی ئێستا پێویستکە لە ناو کۆمەلگادا زۆر پێویستە بۆ نمونە زۆر جاری وا هەیە کەسایەتی هەیە لە شوێنەکاندا بۆ نمونە لە دوکانێک لە جێگایەکدا 50 ساڵ تەجربەی هەیە هەتا ئێستا کەسێک ناچی بڵێ کاکە تو چت ئیسیفادە لە ژیانی خۆتدا کردیە بەرنامەیەک لەگەر چەند کەسێکدا ئەنجام بداتن یان بۆ نمونە ئێستا بینێت لە کوردستاندا بێکاری وجودی زۆرە یعنی وە نەبی برێ هەرنیە نییە خەڵکەکی تەمبەڵیشمان هەیە ئیشێ ناکە کەواتە تو بێ یعنی ئێستایی هەمووانت پێ قسەی لەسەر بکەیت مامۆستایەک بینم بۆ نمونە کەسێکی کە لە بواری اقتصاددا شارەزاییە یعنی وەلحاسری کەلام قەنەعەتی من وایە بەرنامە زۆرە بتوانین چاکسازی کۆمەلگای پێ بکەین بتوانین خەڵکی پێی بەرەو پێشەوە بین بتوانین خەڵک بپارێزین لەوەی تووشی هەڵە نەبێ ئەو شتانەمان زۆر پێ دەکرێتن لە ڕووی شەرعی و لەژێر ڕۆشنایی قورئان و سنەتی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام جاری وایە کەم تەرخەمی تێدا دەکرێتن یعنی یان جاری وایە دەرچی پێ ناکرێتن ئێستا من دەرک بە هەندێک شت دەکەم لەو کۆمەلگای لەوانەیە کەسێکی دیکەی ئەعلامی دەرچی پێ نەکاتن کاتێک کە دێ پرسیار لەم نەکات دەبینی من هەناوم پڕە کۆمەڵشتی زۆرم پێ کاکا ئەو شتانە بکەن بە بەرنامە بیکەن بە هەواڵ بیکەن بە مێزگردی لەسەر بکەن مؤتەمەرێکی بۆ بکەن پلاتفۆرمی لۆ بکەن شتی لۆ بکەن لۆ خاتری وەی بتوانین گرفتێک لە ناو کۆمەلگادا چارەسەر بکەین. لە داهاتوو پێیان چی بکە بۆ ئەوەی زیاتر خزمەت بە وەرزش دۆستان و ئەو کەسانەی کە ئارەزویان لە وەرزش هەیە یان وەرزشیان خۆش دەوێ پێیان چی بکە بە دیاریکراوی تۆ ئەزمونت لە نێو وەرزشدا هەیە پێویستە چی بکاتن؟ وڵا خۆ دەزانێ دوو شت هەنە زۆر گرنگن یەکیان بابرێن تەختەی بیرکردنەوە عقل لە پشت ئەو بەرنامە نەبی دووش پارە لەوانەیە پێیان وەکو دەستگایەکی زەبەلاح لە ڕووی مادیەوە لەوانەیە هەندێک مەشاکلی بێ ئەگەر نەمە متاکیدم ئەو کاوادیرانەی لە پێیان لە مەبەستم ئەو کاوادیرانەی وەرزشیە خەونی زۆر جوانیان هەیە بیرۆکەی زۆر جوانیانێت چونکە زۆربەی زۆریان ئەوانەی لێرە و لە سلێمانی دایان ناسم یعنی ئەفکاری زۆر جوانیان هەیە بەس هیوادارم یعنی گرنگی بە هەردوو لایەنە بدە لایەنی بابرێن محالی و لایەنی دەرەوە ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئێمە لایەنی بابرێن کوردستانی کە زۆر گرنگە چونکە خۆت دەزانی پێ و قەدەمی پەیام و هەموو تەلەڤیزیۆنەکان دایمەن کە دەوێت پەیامێک بگەینێت یەکەمی شت بۆ شارعی ناوخۆیە بۆیەش گرنگیدان بە یانە کوردستانەکان چ بە خولی کوردستان چ ئەو یانانەی کە لە کوردستان بەشداری خولی عراقی دەکەن هەرچەندە ئەو ڕێزکەشتان هەیە ئەو شتان هەیە بەس چەند کەوادیر و یان بابرێن پەیامنێر زیاتر هەبی لە هەموو وەرزشەکان بەشداری بکەن ئەوە حتمەن باشتریش دەبێت بەس بە شێوەیەکی گشتی لە چاو ئیمکانەتەی من شتی جوان لە پێیان دەبین. باسی توانای مرۆوی لایەنی مادیت کرد ئەگەر پێیان مادیەکی باشتر توانای دارایەکی باشتری لە بەردەست بێ پێ دوایە توانای مرۆوی زۆر باشی هەیە و دەتوانێت دەستی بە کۆمەڵک هەواڵی دیکە بگاتن و دەتوانێت تەختەی کۆمەڵک هەواڵی دیکە بکاتن حتمما ئەو کاتی خەڵکەشی زۆر لە کادیرە پێشکەوتەکانی ڕاگەیاندون و ئەعلامی منافەسەی گوان دەکرد ئەنگوان دەوێت نەدەهێش بەخوا دەهاتن ئەو شوێنانەگەگەر ئیمکاناتی مادی وەکو شوێنەکانی دیکە بەردەست بواە یعنی تاسیراتی کاریگەری خۆی هەیە مەسەلەی ئیمکاناتی مادی ینی هیوادارین بتوانین پەیام وەکو ناوەکەی بخۆیە بتوانیتن پەیامەکەی مرۆڤایەتی پەیامەکەی هەرێمی کوردستان وەکو پێویست بگەیەنێ
بۆ جەماوەر و بۆ کۆمەڵانی خەڵک. لە گواستنەوەی هەواڵەکان لە گواستنەوەی پەیامی هاوڵاتیان هەواڵەکانی وەکو خۆی گەیاندووە ینی پەیامی هاوڵاتیانی شوکو خۆی گەیاندووە پەیامی نووسەران و ڕۆشنبیران و سیاسەکانی وەکو خۆی گواستۆتەوە ئەوەی ئێمە ڕەچاومان کردبی تا ئێستا پەیام وەکو خۆی زیاتر لە کەناڵەکانی دیکە توانێتی ئەو تعبیر لە ڕاو بۆ چوونی خەڵک و سیاسی و سیاسەتمەداران و خەڵکانی با بڵێم چالاک لەناو کۆمەلگادا بکات. باش کاتێک ئێوە لە پەرلەمان بوون پەیام توانی دەنجی ئێوەش بگوازێتەوە پەیامی ئێوەش بگوازێتەوە یان تەنها پەیامی کادیرانوان ئەندام پەرلەمانتارەکانی کۆمەڵی دەگواستەوە؟ خۆی وەکو ماف وەکو حەق دەدەینە کەناڵی پەیام کە پێشتر پێشی هەبوو لایەنەکانی دیکە پەرلەمانتارەکانی کۆبەڵ ڕەچاو بکات و پێش ڕاو بۆ چوینان وەربگریت و بەیانکەینیتن بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆری یەکسانیەکمان بینیوە لە پەیامدا لەگەڵ کادیرەکانی خۆیان و لەگەڵ پەرلەمانتارەکانی خۆیان و پەرلەمانتارەکانی لایەنەکانی دیکەی سیاسی. کەناڵی پەیام دەرفەتی ڕەخساند و بۆی بانخوازان بۆی ئیسلام دۆستان لە ڕێگای ئەو پەیامەوە بتوانن پەیامی خۆیان بگێنن بتوانن خزمەت بە ئاینی ئیسلام بکەن. ئێتەوەی هەتا ڕادەیەکی زۆر یعنی ئەوەی وەکو بلێ ئەو کەناڵانە متابعە دەکا و دەبینیتن بەدەیان وتاربێژ هەیە بەدەیان بانکخواز هەیە بەدەیان ئینسانی بریمەت و یعنی پیاوی دیندار هەیە خەڵک پێیان ئاشنا دەبیتن یعنی ئەو کەناڵە بوویتە هۆکاری ئەوەی کە خەڵکی مسلمان بانخواز یەکتری بناسن ئاشنا بن بە یەکتری هەر کەس وتاری یەکتری بزانی چۆن وتار دەبێژی و چۆن وتار دەدا لێرەدا ئەو بە عەربی پێی دەڵێن تەلاقوح ئەو زاوزەیە پەیدا دەبیتن ئەوە دەفتە هۆکارێکی زۆر گەورە لەوەی خەڵک وتاری خۆی بەهێزتر بکە وتاری خۆی بەقووەتر بکە پێویستیەکانی گەنجانی موسڵمان خەڵکی موسڵمان وەدی بینیت. باش کاک حازی پەیام لە ڕووی با بڵێم لایانی ڕۆشنبیریەوە لیان نووسەران دەرفەتی ئەوەشی ڕەخساندەوە نووسەران نووسرە بەتوانەکان ڕۆشنبیرەکان ئەوانەی کە خزمەت بە وڵات دەکەن تیدا ئەوان هیچ شوێنێکیان هەبێ لێوە بۆ نمونە لە شاشەی پەیامەوە بتوانن خزمەت بکەن. ئێتەوێ هەتا ڕادەیەکی زۆر ئەوانە هەر لەو کەسایەتیانەیە کە باسمان کرد زۆربەی ئەو کەسانێکەوە نووسەرن بیرمەندن ئەوانە بانخوازیشن تەبیعی ئەوڕۆکە دوو زۆر هەنە زۆرێک هەنە تەنیا وتار خوێنن تەنیا دەتوانن لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن وتار بخوێنن بەس خەڵکانێک هەیە ئەو توانایی نییە بتوانی قسە بکە وتار بخوێنیتن بەڵام لە نووسین ئەوەندە زیرەگە ئەوەندە بەتوانایە نەبیتەوە بەڵام کە لێرەدا واجبی ئەو کەناڵە چییە ئەو زۆرە ئینسانە بلیمەتانە ئەو نووسەرانە ئەو بیرمەندانە بە خەڵکی بناسێنیتن مەثەلەن میێوانداری چەند کەسێکی بکە فلان کەس ئەوەندە کتێبەی داناوە و ئینسانێکی زیرەگە ڕۆڵەشی زۆر زۆر گەورەی هەیە لە بێدارکردنی ملەت و خەڵکی موسڵمان ڕێیتان بەرامبەری چییە بۆ ئەوەی ئەو خەڵکانێکەوە زۆر دۆستایەتیان لەگەر کتاب و لەگەر نووسین و نووسەر نییە ئەوانە لە ڕێگەی ئەو کەناڵە ئیسلامیانە بەوانەوە ئاشنا بن عینی وەختیش هانیان دەدا بچن کتێبەکانیان بخوێنن ئەوە تەبیعی شتێکی زۆر زۆر گرنگە. دەپرسم کەناڵی پەیام
چەندێک هەوڵی داوە بابەتیانە کار بکاتن بەرنمەکانی ینی جێ ڕزامەندی نووسەران مامۆستانی زانکۆ سەرجەم چین و توێژەکان بێ ینی بۆ لایک و ڤیو کاری نەکرد بێت خۆی بابەتی بوون ڕەهەندی زۆرە بابەتی بوون بریتە لە بێلایەنی واتە بێلایەنی لە بڵاوکردنەوە هەواڵ و زانیارەکان بریتە لە هاوسەنگی واتە بە هاوسەنگی بڵاوکردنەوەی هەواڵ و زانیارەکان هەواڵێک گەورە نەکە یەکێک بچووک نەکەیتەوە بریتە لە بوونی سەرچاوی باوەڕ پێکرا و متمانە پێکرا و واتە و سەرچاوانی تۆ بەکاری دێنی وەکو سەرچاوی هەواڵ و زانیارەکان متمانە پێکراون بریتە لەوەی کە تۆ بەڕاستی ینی بەدەم خەڵکەوە بوون وەکو ئەوەی کە خەمی خەڵک بێ و ئەوانە بابەتی بوون بریتە لەوەی تێکەڵی هەز و خولیا و ئارەزوی تاکە کەسی ڕۆژنامنووس و تەنان خودی کەناڵەکەش و حیزبی پشتی کەناڵەکەش تێکەڵ نەبێ لەگەڵ هەواڵ و زانیاریەکان ئاواتە کەسێک ئەواڵێک کە ئەبیسێ یان ئەیبینێ لە کەناڵی پەیامەوە جیای کاتەوە لە بیر و ڕای ڕۆژنامنووسەکە من ناڵم لە سەداسە توانێتی ئەوی شەبکات چونکە هیچ کەناڵێک لە دنیا ناتوانێەوە بکات هیچ کەناڵێک لە هەموو کوڕی ئەرزا ناتوانێت لە 100 بتوانێت بێلایانی خۆی بپارێزێ بەڵام ئەتوانم ئەو شایەتی بدەم کە تا ئاستێکی باش توانیوێتی بۆ نمونە بێلایەنی و هاوسەنگی و ئەوانە بپارێزێ لە هەندێک وێزگەی دیارانە بێ کە دیارە هەندێک وێزگەی تایبەت هەیە ئەو کەناڵە بۆ خۆشی باگراوەندێکی حیزبی هەیە دیارە وەکو هەموو کە وەڵام تا ئاستێکی زۆر توانیوێتی ڕەچاوی تایبەتمەندیەکانی بابەتی بوون کە وەکەوەی کەوتم وەکو ئاوسەنگی وەکو بێلایانی وەکو سەرچاوی باوەڕ پێکرا و متمانە پێکرا و وەخت و تێکەڵ نەبوونی حەزر خولای خودی کەناڵەکە و حزبەکە و دوایی ڕۆژنامەسەکان لەسەر جەستەی هەواڵەکە و جەستەی ڕێپۆرتاژ و راپۆرتە و بە دوواداچوونە هەواڵیەکان لە ئاستێکی زۆر باشایە بەڵام ئەگەر بمانەوێ ڕخنەی لێ بگرین بە تاکید هیچ کەناڵێک بەبێ ڕخنە نابێت بە تایبەتی من خۆم ڕخنەم لە کەناڵی پەیام هەیە لەوەی کە کەمتر گرنگیاوە بە ناوەندەکانی خوێندن بە تایبەتی ناوەندی زانکۆ و پرسەکانی زانکۆ و مامۆستانی زانکۆ و هەموو ئەو شتێکە لە زانکۆیە ئاگوزاریان لە ناوەندەکانی تری ئەوە کە دەبێت لە ئایندایە توانێت زیاتر گرنگی پێ باچوو کە دوجار ئەوەی کە لە ڕۆشنبیری و زانستیەوە کەسێک لە کۆمەڵگەیە پێگا هەل لە ڕۆزەوە دێ هەتاوەکو مەسەلەن بنەڕەتی و دواییدا دواناوەندی و فاناکانی زانکۆ ئەوانە کەواتە ئەو پرۆسەیە بۆ خۆی پرۆسێکی درێژخانی و پرۆسێکی بۆ نمونە گرنگی شەکە پێویستە زیاتر احتیمامی پێباوە گرنگی پێبدا و لەلایەکی تریشەوە ئەم کەناڵانە لەوەوە کەم و کورتیشیان هەیە کە ئەکادمی و زانستیەکان بەشداری پێ ناکەن لە پرۆگرام و بەرنامە و بۆ نمونە ئەوەی کە پلانیانە و ئەجێندایان و استراتیژیانە کە دەیانەوێت بیکەن کە لەو ڕۆژەوە دەبێت زیاتر گرنگی بێ بدەن تەنانەت کەناڵی پەیامیش پێویستە ئەوانەی کە ئەکادمی و زانستین مەسەن بۆ نمونە پلان و استراتیژێکی سیاسی هەیە خەڵکانی ئەکادمی و سیاسی ئەوەی کە میدیاییە خاوەن بڕوانامە و ئەزمون گەراکانی بواری میدیا و هەروەها لەسەر جەمبوانەکانی تر کۆمەڵاتی و بە هەموو ئەو بابەتانە بەڵام بە شێوەیەکی گشتی توانێتیشی زۆر جوان بکەوە جێ دەستی دیارە و ڕۆڵی بەرچاوە لە کۆمەڵگەی کوردی کە جێی ستایشەوە جێی دەستخۆشیە لە هەم ستافی بەڕێوەبردننی کەناڵەکە و هەموو ڕۆژنامەنووسانش کە تیایشە. دروشمی پەیام ڕاستی و ڕاشکاویە ئایا توانیت تو بەڕاستی پەیامەکان بگەێنێ ڕاستیەکان بگەێنێ و بە ڕاشکاوانش دەست دەسەبرینەکان دابنێ خۆی لە ڕاستیدا تەمەشاکە ئێمە ڕاستەکان هەرکەس ینی بە فکر و بۆسین و خۆتی لە دیدی خۆیتە ڕاستەکان ئێمە هەموو بە دوای ڕاستی دەگەڕین هەمووشمە باسی ڕاستی دەکەین بەڵام چێ ڕاستە ئەوە دەبی بڵاو بکرێتەوە ئەو کە بڵاو کرایەوە ئەو خەڵکە سیر دەکا ینی بەشێکیش دەبی حتا ئەگەر دید و بۆسیونێک پەیام بژنەبی خەڵکەکە دید و بۆسینش کە بە معنەوە ئەوش بەشدار دەبی لەو چاکەیە بۆیە ئەوش هەنگاوی باشی ناوە ینی کە باسی پرسەکان دەکرێت ئەو هەنگاوەشی گرنگە ینی ئەو بەشدارە لەو بابەتێکە دەڕی باش بۆ داهاتوو چ پێشنیارێکت بۆ کەناڵی ئاسمانی پەیام هەیە بۆ داهاتوو وەڵی بەردەوام بێ لەسەر ئەو ڕێڕەوەی کە گرتێتی وە پەرشی زیاتر پێ بدا و بەرنمەکانی کۆمەڵایەتی بێ ڕاستە ئاینیش بێ دەبێ ئەوە بۆ چکە ئاینیش بۆ کۆمەلگەیمە بابەتێکی گرنگ و سەرچێکە
هەوڵ بداتن بە ڕاست و ڕەوانی باسی ئەو مەوزوعی بکە، باسی ئاین و باسی مەسلەی ژن و مەسلەی یەکسانی و مەسلەی گەندەڵی و مەسلەی هەموو ئەو بابەتانە، مەسلەی تیرۆر و هەنی هەموو لێک بکرێتەوە بە شێوێکی درست و ڕاست. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە کەسایەتی دیارەکانی شاری ئەولێر بوو دەربارەی کەناڵی ئاسمانی پەیام. کەناڵی ئاسمانی پەیام هەر لە سەرەتای دروستبوونیەوە تاوەکو ئێستا داکۆچی کردووە لە ئاینی ئیسلام و داکۆچی کردووە لە مافی هاوڵاتیان. لە هەر شوێنێکی ئەم کوردستانە گرفتێکە بوو بێت مایکی پەیام لەوێ بووە بۆ ئەوەی دەنجی تۆی هاوڵاتی بگەێنێت. پەیام بێ جیاوازیکردن ئەو کەسانەی حەق و ڕاستی دەڵێن دایانهێنێتە سەر شاشە و پەیامەکانیان دەگوازێتەوە. بۆیە تۆی هاوڵاتی هەر کاتێک بتەوێ ڕاستی و دروستیەکان بزانی بڕوانە کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵکردنەوەی دەیان کەناڵی دیکە وەخستنە بەردەمیان کە پارێکی زۆریان دەخرێتە بەردەم، بەڵام هێشتان کەناڵی پەیام یەکێکە لە کەناڵە ڕسەنەکان و لەگەڵ ئەوەشدا بینەران متمانەی تەواویان بە کەناڵی پەیام هەیە. تاوەکو ریپۆرتاژێکی دیکە بەخواتان دەسپێرم، خواتان لەگەڵ.